سلااوان لێ بێم کاتتان باش گرفتەکانی بەردەم کەرتی تەندروستی لە سنووری پەرستگای سلێمانیدا بەردەوامی هەیە نەخۆشخانەکانی سلێمانی لە بەردەم وەستانی خزمەت گوزارە تەندروستیەکاندان زۆربەی نەخۆشخانەکان لە شاری سلێمانیدا خزمەت گوزاری تێدا وەستاوە نەخۆشخانی شار بەر لە 3 هەفتە بانگەوازی بە ئەوە کرد کە زۆربەی خزمەت گوزارەکانی لا نەخۆشخانەکەدا ڕادەگرێت هەر ئەمڕۆژ دیارە بەڕێوەبەرایەتی تەندروستی ئاماژەی بەوە کرد لە زۆربەی نەخۆشخانەکانی دیکە بەهۆی گرفتەکان کە بە دیاریکراوی گرفتی کەمی دەرمان لە نەخۆشخانەکان سەری هەڵداوە زۆربەی خزمەت گوزارەکان وەستاوە نەخۆشخانەی هیوا یەکێکە لەو نەخۆشخانانەی کە ئەم گرفتە بەرۆکی گرتووە من ئەمەوێ لە زاری دکتۆریات بەڕێوەبەری نەخۆشخانەی یادەوە بەڕێوەبەری نەخۆشخانەی هیواوە گرفتەکە بخەمە ڕوو ئەو باسی گرفتەکانی ئەم نەخۆشخانە بکات کاک دکتۆر سڵاو لێبێ نەخۆشخانەی هیوا تایبەتمەندی خۆی هەیە پێم بڵێم گرفتەکانی بەردەم ئەم نەخۆشخانەیە لە ئێستاە چییە پێشتر باست لەوە ئەکرد کە نەخۆشخانەی هیوایە خودت باسییان لەوە دەکرد کە نەخۆشخانەی هیوا بەرزترین ئاستی خزمەت گوزاری پێشکەشەکە ئێستا چییە؟ پێشەکی سوپاسانەکەم بۆ خۆتان ئاگادارن گرفتی سرف نەکردنی پارە و نەمانی دەرمان لە خستەخانەکان ئەمە چەندی مانگەبوونی هەیە بەڵام بێگومان ئێمە هەمیشە هەوڵمان داوە لە ئاستی خۆمان و لە ئاستەکانی سەر و خۆشمان بابەتەکە چارەسەر بکرێ بەڵام زۆر جارکە دەکەیتە ئەو قۆناغی کە وەڵامدانەوەت بۆ نابێ یاخود زۆر جار گرفتەکان زۆر کەڵەکە دەبن کە دەگاتەوە ئیتر تۆ ئاستی خزمەت گوزاریت بەرەو دابەزینێکی زۆر بڕوات بێگومان دەگەیتەوەی کە دەبێت ئەم شتە بۆ ڕای گشتی هەروەها لەگەڵ ئەوەشدا دەبێت هەموو لایانی پەیوەندیدار بێنە سەرخات بۆی بە کوی گشتی چکە بابەتی تەندروستی تاک لە نیشتیمان و لە کوردستانە بابەتێکی زۆر حساسە و جێی مناقەشە و دواخستنی بابەتەکە نییە و لە ناویشیانە نەخۆشخانەی هیواتوان بڵێم هەستیارترین کەرتی شێرپەنجەیە لە کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی بێگومان ئەم گرفتەی کە ئێستا ئێمە باسی دەکەین ئێمە چەندی مانگە لەسەر خەتین بۆی چارەسەر بکرێ بەڵام لە ئێستادا ئێمە ئەوە نزیکەی ئەتوانم بڵێم 4 مانگە 1 دینار لە باشێوەیەکی فەرمی کە چەکمان هەیە سرف ناکرێت بۆ معنی ئێمە لە مانگی 11 چەکمان کەڵەکە بووە نزیکەی ملیارێک و 400 ملیۆن دینارە من لە چەند ڕۆژی ڕابردوو بە هەوڵ و بە هەموو لایەک کە وتوانە بۆتان سەرفەکەین باسی 2 ملیۆن و 3 ملیۆن دینارەکەن کە بەشی یەک عیلاجی یەک نەخۆشی یەک ڕۆژم ناکات لەبەرەوە بەڕاستی ئەم گرفتە دەبێت بە زووترین کات چارەسەر بکرێ و ئەمە بێگومان تەسیراتی تەواوی لەسەر ئاستی خزمەت گوزاریە بۆت چونکە وای کردووە کە ئێمە ئەو دەرمانە گران بەهانەی کە لە ساڵانی ڕابردوو بۆ هەموو نەخۆشەکان بەکارمان دێنا لە ئێستادا ناتوانین بەکاری بێنین و من بەداخۆ دەیڵم لە ماوەی چەند مانگی ڕابردوو چەندین نەخۆش دێتە بەرەم دەرگایە بۆ عیلاج مناڵم ناتوانم بیکڕم کە ئەمە ساڵانی ڕابردوو دەمانتوانی بۆ نەخۆشی بکڕین و ئەوەی کە جێی نیگەرانی ئێمەیە داهاتی سندوقی کۆمەک بۆ توژوانی شێرپەنجە بە نەختینە ئەبووە ئێستا زۆر زیاتر بووە لە ساڵانی ڕابردوو لەبەرەوەی ئەم لەسەر باج و دەرامەتی جگەرە و خواردنەوە کحولیەکان بە و لەگەڵ ئەو بڕەپاری کە لە گومرگۆ بۆمان لە بەڕێبەرایەتی هاتوچۆ بۆمان هاتووە بەڵام لە ئێستادا داهات کەمترە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڕاستی دەبێت زۆر زیاتر بێت ئەم بابەتە و تا ئێمە بتوانانی ئاستی خزمەت گوزاریمان وەکو ساڵانی ڕابردوو لێ بکەینەوانێ و بێگومان ئەمە پێویستی بەکاری جدی هەیە و پێویستی بەکاری خێراشێ چکە گەرم دۆخە بەم شێوازە بەردەوام بێ وردەوردە ئەو دەرمانانی کە پێیتەوترێ بەیسکیش وردەوردە لە نەخۆشخانەی هیوا بێگومان تەسیر دەبێت چکە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەتوانم بڵێم لە مانگی ڕابردووش عەرزمان کردووە بۆ کڕینی دەرمان سەیدەلیەکان کۆمپانیەکان ئامادە نەبوون کە شت بفرۆشن بە نەخۆشخانەی هیوا لەبەرەوەی توانە ئێمە پارەمان چەند کەڵەکە بۆ لەلای ئێوە بۆمان سەرف ناکرێتەوانێ کە بێگومان منیش دڵنیام ئەو کۆمپانیانەش تا ئاستێک دەتوانن توانای ئەویان هەبێت کە بتوانن دەرمان بۆ ئێمە دابینکەن بۆیە من هیوادارم هەموو لایەک هاوکار بێت لەگەڵمان چکە بەڕاستی پەککەوتنی نەخۆشخانەی هیوا کارە ساتەکەی زۆر قورسە شتێکە باوەڕەکەم ئەوی لێرە داوام نەکات تەسەوری نەتیجەکەی یان کۆتاییەکەی ناکە بۆی هیوادارم بە زووترین کات گرفتی ئەو چەکانی کە ئێستا ئێمە کۆبۆتۆ لە ناو نەخۆشخانەی هیوا بە زووترین کات چارەسەر بکرێت. باشە کاکتۆر باس لەو گرفتانە کرد کە لە بەردەستانەیە باست لەوە کرد کە کەسێک لە نەخۆشخانەکە داوام نەکە نازانێت گرفتەکان چییە. باشە ئێوە ئەگەر لە ماوەی ئەم 4 مانگای ئەم گرفتتان هەیە نەخۆشەکان وەزعیان چۆنە چی ڕوئەدا ئەگەر ئەم گرفتە بەردەوام بێ؟ وڵی بێگومان نەخۆشەکان چییە؟ ئێمە یەکێ لەو شتانی کە هیوا زۆر جار توانیمانە
هەندێک لە حاڵەتەکانی پێ هاوکاریکەین ئەو هاوکاریانەیە کە لەلایەن خێرخوازان و سەرمایه‌داران هاتووە بەڵام ئەمەش تا ئاستێکی ئەمێ چکە بودجەی نەخۆشخانە هیوا لە ساڵانی ڕابردوو کە ژماری توژبووی شێرپەنجە لە ساڵێکە لە خوار 3000 بۆ 80 میلیۆنە لە ئێستادا ژماری توژبوو لە سەر و 3000 ساڵانە و ڕۆژانە زیاد لە 600 نەخۆش سەردان دەکات بێگومان ئەو بودجەیە زۆر زیاترە لەبەرەوە دڵنیا بە ئەم کارە ڕاستە خێرخواز دەبێ هاوکار بێ سەرمایه‌دار دەبێ هاوکار بێ و کەرتی شێرپەنجە لە هەموو دنیاداوایە بەڵام ناکرێ بڵین هەمووی لەسەر ئەوە دەڕوات چکە بەڕاستی 80 میلیۆن دلار لە ساڵەکە بڕەپارێکی زۆرە بۆیە دەبێت بەڕاستی بە زووترین کات گرفتی سەرفکردنی پارەی چەکەکان هی کەرتی تەندروستی بە گشتی و نەخۆشخانەی هیواش بە تایبەتی لەبەرەوەی نەخۆشی ئێرە هیچ شوێنەیەکی نیە بۆی بڕوا لە کەرتی هەلیا دەبێت چارەسەر بکرێت. باشە کاکتۆر ئێستا کە نەخۆشی ڕوو لە جەناب تەکات بۆ جارێ 2 جار 3 جار ئەڵەی دەرمان نییە خۆت باس لەوە کرد پێ ئەڵەم دەرمان نییە ناچاری واشی پێ بڵێ چونکە بەواقع وایە باشە کاریگەری تەندروستی لەسەر ئەم نەخۆشە چییە؟ ڕەنگە ئەو بە ساڵ وەستابێ بۆ ئەو ئەم نەخۆشە تێپەڕێنێ ڕزگاری ببێ لەم نەخۆشیە کاریگەریە تەندروستیەکانی چییە؟ بەڵێ بێگومان کاریگەری تەندروستی زۆر خراپی هەیە هەموو توژبوویەکی شێرپەنجە لە ڕووی زانستیەوە دەبێت لە کات و ساتی خۆیان چارەسەریان وەرگێ هەموو دواکەوتنی چارەسەر بۆ ئەو دەبێتە هۆی زیادبوونی نەخۆشیەکە و وروژانی جارێکتری نەخۆشیەکەی بێگومان لە ڕووی تەندروستیەوە بۆ نەخۆشەکە خراپە و من هەمیشە وتومە ئێمە ناڵین ئەو خزمەتگوزاری کە دەیکەین خزمەتگوزارێکی کەمە بەڵام لە ئێستادا لەو ئاستانین کە باشترین بووین و ئێمە لەگەڵەوەی جارێک ئێمە چۆن دیفاع لەوە بکەین کە بناغی ئیشەکە بیسیکی ئیشەکە بەرەو ڕوخان نەڕوە چونکە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێ بەڕاستی وای لێ دەیانی ئاوی مغەزی چییە مغەزی لە ناو نەخۆشخانەکە ناتوانین بێی بە نەخۆش چونکە ئەمە کەڵەکە دەبێەوە ئێستا کە ئێمە گەشتونێت ئەم خۆناغا دڵنیا بە ئەگەر ئەمە بۆ ماوەی مانگە 2 مانگکە بەردەوام بێدەم بابەتە هیچ کۆمپانیاک و هیچ سەیدەلیەک تاکە پاراستۆڵێک نایەن بە نەخۆشخانەی هیوا بۆی نەخۆشی پێچارە سەرکەین. دیارە ئەوەی کە گوێتان لێ بوو وتەی بەڕێوبەری نەخۆشخانەی هیوایە باسی لە گرفتەکانی ئەم نەخۆشخانەیە کرد دیارە گرفتەکانی ئەم نەخۆشخانەیە بۆ تەواوی نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی دروستە کە کەرتی تەندروستی لە کۆتایی ساڵی ڕابردووەوە لە بەردەم مەترسی و ڕوخانێکی زۆردایە ئێستا وردە تەواوی نیشانەکانی ئەو شکستی بەردەم کەرتی تەندروستی لە شاری سلێمانیدا دەبینرێت.